جیوای قڵێمۆ دیە مەسا بە سروش و دڵڕفێن و سەرمەسا بە هەناسە و بۆ وەش و ئی دەفەرە سەرکەشەی کە هەر بستێوەش داستانێون لە داستانەکە سەرفرازی و دڵنیاییش گێرتەن باوەشیوە مەجۆرێوە کە هەمیشە گیان دلێشنە ئاسوودەن و ڕۆح ڕۆلوودکە و ئەفراندن داهێنان بەرۆنە ژیری و سەلێقە و ڕەسەنایەتیش ئانەی تر ماناکە مرۆڤیە و مرۆڤایەتی بەخشاوە خێر بێدێ سەر و چەمە بەنامێ لیژنە و باڵا و پەنجەم فستیڤاڵ و هەورامان ماچۆی ڕێزماهەن پێی ئامادە بیایت. ئازیزان ئەی ئەوانەی دڵتان کردۆتە مەزڵگەی خۆشەویستی و بە جوانەکانی ژیان قوڵ پێدەدات دیدەمەستان بە سروشتی سەرمەستان بە هەناسەی بۆن خۆشی ئەم دەڤەرە سەرکەشە کە هەر بستێک ڕازێ لە ڕازەکانی سەرفرازی و دڵنیایی لە ئامێزگرتووە بە شێوەیەک هەمیشە گیان تێیدا ئاسوودێ و ڕۆحیش بەرولستکەی ئەفراندن و داهێنان دەفرێ ژیری و سەریقی و ڕەسەنایەتیش هێندەی تر مانەکانی مرۆڤ بوون و مرۆڤایەتی دەبەخشێت بەخێربێن سەرچاوانمان بە ناوی لیژنەی باڵای پێنجەمین فیستیڤاڵی هەورامان ماچۆ ڕێزمان بۆ ئامادەبوونتان هەیە جوانترین دەستپێک بۆ فیستیڤاڵێک دەقیقەیەک وەستانە بۆ گیانی پاکی شەهیدان فەرموون. زۆر سوپاس فەرموون. ئێستاش وتاری لیژنەی باڵای فیستیڤاڵ زۆر بەڕێز مامۆستا ئەیوب با بفەرمێت. کەس چون تو عزیز دلای یار نەبی هارەچی وەشی ساچی هار مەبی تۆ دەستی شیرین دەستە کێشتن ئاواتەڵ بڕیان ناڵەی چێشتن با من بناڵ و ڕوان تا شەوان زەدەی هیجرانم دەردم بێدەوان ئانە شیرینن دڵبەر دڵستان دڵچێ مەسانۆ بە مەکر و داستان بەبێن و بەقاش مەبە دەستخڕێ جەفاش سەڵ بارن وەفاش یەک زەڕێ. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست دیدەمەستان بە سروشتی دڵڕەفێنی هەورامان سەرمەستان بە بۆن و بەرامەی ئەم دەڤەرە سەرکەشە بە ناوی لیژنەی باڵای پێنجەم فیستیڤاڵی هەورامان ماچۆ گەرمترین و جوانترین بەخێراتنتان دەکەین ڕێزمان بۆ ئامادەبوونتان هەیە لێرە جێی وتاری دوور و درەژ نابێتەوە لەبەرەوە هەم گەرمە هەم بەرنامەکانیشان هەم ڕۆژی جومعەیە بێ فریای نوێژش بکەوین لەبەرەوە تیر ئاسا هەندێک شت باز دەکەین لە دوو خاڵە قسەکانم چڕەکەمەوە یەکەمیانەوەیە ئەم فیستیڤاڵە هی هەموو ماچۆگۆکانە بە هەورامان و دەرەوەی هەورامان کە پێکهاتەیەکی ڕەسەنن لە کۆمەڵی کوردەواری هیچ مەبەستێکی حیزبی و هیچ مەبەستێکی بانگەشەی هەڵبژاردن لە پشتیەوە نییە خۆنەویستانە کەوتە ئەم کاتە لە مانگی ئادار ئێمە نەمانتوانی ئامادەکاریەکان تەواوکەین بە تایبەت ئەو بڕگەیەی کە پەیوەستە بە دوو ڕۆژی بەیانی و دوو بەیانی و لە سلێمانی بەڕێوەچێ کۆڕ و سیمینار لە بابەتە جیاجیەکانی فەرهەنگ و کولتوری هەورامان ئەگەر زۆر دواشمان بخستایە لێرە زیاتر دڵموچاومان ئەسووتا و شوێنێکی گونجاوتریش نەبوو کە فستیڤاڵەکەی تیا بەڕێوە ببێ لەبەرەوە کەوتە ئەم کاتە داواکەین لە هەموو بەڕێزان ڕێز لە فستیڤاڵەکە بگرن ڕێز لە ڕۆشنبیری بگرن لەبەرەوە ئایدۆلۆژیا بەشێکە لە بەشەکانی ڕۆشنبیری پایەیەکە لە پایەکانی ڕۆشنبیری ناکرێ هەموو ڕۆشنبیری لەژێر سێبەری ئایدۆلۆژیا کۆنتڕۆڵ بکرێ ئێمە ڕێزمانەیە بۆ هەموو لایەنەکان حەقی خوانە بانگەشەی ئینتیخابی بکەن بەڵام تا دوانی بێتمان ئەم گردەمان لە بانگەشەی ئینتیخابات پاراست و هەر ئەوەنەشمان پێکراوە تا ئێستا. بڕگەی دووەم ئێمە پارساڵ فستیڤاڵی ماچۆمان کرد چوارەم فستیڤاڵی ماچۆ چوارەم فستیڤاڵی کولتوری هەورامانمان نەکرد لەبەر ئەوە ڕێزمان گرت لە باری تەندروستی جەنابی مامزەلا ئێمساڵ هەم دوو فستیڤاڵەکەمان کردەوە بە یەک بە پێنجەم فستیڤاڵی هەورامان ماچۆ
دیارە ماچۆگۆکان پێکهاتەیەکی ڕەسەنن لە کۆمەڵی کوردەواری وەکو لە پێشەوە وتم ئێمە پارساڵ ئیشارەتمان بە چەند خاڵێک کرد ئێستا پێویستە بەو خاڵانە بچینەوە چونکە هەندێک کەس تا ئێستا لە باخەڵی خۆیانەوە گیرفانی باخەڵی خەڵکی ترە ژمێرن هەر لە خۆیانەوە لە ماڵا دانیشتون حکمی وابەستەبوونی جۆرەها وابەستەبوون ئەدەن بە سەر مەڵبەندی ڕۆشنبیری هەورامان و گوایە ئێمە ماناوێ هەورامان بچووکەینەوە گوایە ماچۆ داتاشراوە و بە هەر حاڵ ئەمە جۆرێکە لە ئاگانەبوون لە کاڵچەری ماچۆگۆکان و کاڵچەری هەورامان ئەگەر ئێمە لەم کولتورە لەم ڕۆشنبیریە ئاگادار بین پێویستە باش لەوە حاڵی بین تا ئێستا وەکو پێویست ئاوری لێ نەدراوەتەوە و ئەوەش بۆ بەهۆی کردنی چەندین هەڵەی گەورە لە ناو ڕۆشنبیری کوردیا من بۆ نمونە چەند هەڵەیەک لەو هەڵانە باس دەکەم فێستیڤاڵێکە لە سلێمانی بۆ سرودی کوردی پێشینەی سرودی کوردیان گەڕانەوە بۆ ساڵی 20 و 21 سەدەی ڕابردوو ڕاستە و ڕاست بەستیان بە جەنابی مامۆستا زێوەری ڕەحمەتی ئەوە بێئاگان لەوەی کە پێشینەی سرودی کوردی بە سەدان ساڵ لەوە گەورە کۆنترە پێشینەی سرودی کوردی دەگەڕێتەوە بۆ شاوەی قولی قرمزی کوڕی پیرقەمبەری هەورامی ساڵی 910 کۆچی لەدایک بووە ساڵی 946 کۆچی فەرموویەتی ئەسڵ مەنجە کورد ئەسڵ مەنجە کورد بابۆم کوردەنان ئەسڵ مەنجە کورد من ئا کوردەنان چنی دەستەی گرد گروهی سوپای دوژمن کردم ورد ئەم سرودە سرودێکە ماکێکی نەتەوەیی هەیە بەڵام بێ ئاگابوون لەم فەرهەنگە وا ئەکا هەڵەی وا گەورە بکرێت بەڕاستی اینجا ئەو سرودانە زۆر زۆرن لەناو مەجلیسی کوردی بە جلی کوردی بە ئامێری کوردی بە شعری کوردی بە ئاوازی کوردی تا ئێستاش ئامادەبوونیان هەیە داخەکەم ئێمەی کورد لیان بێئاگاین ئێمەی کورد لیان بێئاگاین خاڵی دووەم پێشینەی شعری کوردیان گەڕانەوە بۆ مەستورە خانمی ئەردەڵانی لەگەر ڕێزمان بۆ پایەی مەستورە خانمی ئەردەڵانی شعری کوردی 970 ساڵ لە ناو توخمی ژنە لە مەستورەخانی ئەردەڵانی کۆنترە 970 ساڵ لەوە پێشدایە تەورێزی هەورامی بەر لە دایکبوونی مەستورەی کوردستانی هەیە هەر لەوێشەوە چەندین خانمی تر جەلالە خانمی لورستانی بیبی فاتمە نێرگز خانمی شارەزووری دایە خەزانی سەرگەتی سەمەن خانمی دەوانی چەندین و چەندینی تر کە کاڵچەر و ئەدەبی ئێمەیان ڕازاندووەتەوە بە شێعر لە ناو توخمی ژنە هەروە یعنی شعرەکانیشیان هەموو بوارەکان دەگرنەوە نەک تەنها بواری دینی داخەکەم مەجالم نییە لێرە نمونە لەسەریان بهێنمەوە پێشینەی پەخشانی کوردی تا ئێستا حتا زانکۆکانیش گەڕانویانەتەوە بۆ جەنابی مەولانە خالدی نەقشبەندی نور لە قەبرەکەی هەروەها عەلی ترمۆکی یا شێخ حسێنی قازی ئەوە بیاگان لەوەی کە ئێمە دارای چەندین پەخشانین زیاتر لە 6 سەدە لە پێش لەدایکبوونی ئەو زاتانەوەن و بە تایبەتی مەولانە خالد ئێمە ڕێزمانەیە بۆ پایەی مەولانە خالد قەرزارینی وەکو کورد قەرزارینی چونکە ماکێکی نەتەوەیی لە کاری مەولانە خالدا هەبووە بێژگە لە ماکە دینیەکە ماکێکی نەتەوەیی لە کارەکانیا هەبووە وەکو هەورامیش قەرزارینی ڕێوڕەچەی نەقشبەنی لە سینەی ئەو زاتەوە ڕژایە سینەی شێخ عوسمانی سەراجەدین و ئەو ڕێڕەچەیە لە هەوراماندا هەتا تاکستان گەیشتا لەکستان و ئەفغانستان و پاکستان و ئەو پەڕی دنیا گەیشت و چەندین مرودی و منسوب و شوێن کەوتوی کۆ کردەوە بۆ ڕێوڕەچەی نەقشبەندی بەڵام شعری ئێمە یا پەخشانی ئێمە لەو زاتە زۆر کۆنترە ئەوە من ئێستا لە کتێبی ئازگار کە خۆم نووسیمە بۆ بەڵگە 21 پەخشانە مێناتەوە شعرم شەرحم کردوون لەبەر دەستانە ئەتوانن بیخوێننەوە کە زەمەنی ئەو پەخشانانە بۆ کەیە گەڕێتەوە باز لە چی یەکەن بابەتی ڕۆشنبیری بابەتی ئەدەبی تەنانەت بابەتی مێژووی بابەتی سیاسی لە ناو پەخشانەکانمانە هەیە لەبەر دەستانایە بەڕێزان هەندێک کەس هەن ئەڵێن بێ ئاگا لە شیعری کوردی ئەڵێن پێش نالی و سالم و کوردی کورد ناشعری هەیە یعنی ئەبێ پێش نالی و سالمی کوردی شێعر نەبێ ئێمە ڕێزمانەیە بۆ ئەو زاتانە بەڵام چی یەکەی لە بێسارانی چراغ وەنەوشە چنوور چەنی گوڵ عەزمی ڕای وەساڵ تۆ شاهانە دڵ چنوور جە سەرکاو وەنەوشە جە چەم گوڵ جە گوڵستان و هەم بیەنجەم واتشا بە من بەندەی فڵانی چون حەڵزانەنی بە حەڵ مزانی
چراغیا هەرسیم گرتن بەدەستە جەو دەستەی زکاران بەستە ئەمە شیعرە ئەمە پێش ڕۆمانیزمی فەڕەنسی کەوتووە کفرە ئێمەی کورد بڵێن ئەمە شیعر نییە ئەوە بێئاگایە لە کاڵچەری کوردەواری ئەوە بێئاگایە لە کولتوری کوردەواری ئەمەش بۆ خۆپەسەندی نییە بۆ خۆزاڵکردن نییە ئێمە هەمومان یەک نەتەوەی گوتاری جاخوازیمان نییە جوانیەک لە ئامەد هەبێ هەورامان تایە بەشدارە جوانیەک لە هەورامان هەبێ ئامەد تایە بەشدارە ئێمە یەک نەتەوەین یەک کاڵچەرمانەیە لەبەرەوە پێویستە بەناو ئەو شتانەی خۆمان بچینەوە تایبەتمەندیەکانمان بخوێنینەوە بە عەقڵی نوێ و بە عەقڵی سەردەمیانە سەرتان نایەشێنم ئومێد دەکەم کاتێکی خۆش لەگەڵ بڕگەکانی فیستیڤاڵ بەسەر بەرن بمان بەخشن لە بێتوانایی گیرفان لە بێتوانایی گیرفان نەمانتوانێ وەکو پێویست ئەو بەرنامانە هەیە جێبەجێ بکەین بەخێر بێن بەسەر سەر و بەسەر چاو دەستوەش مامۆساگیان پێی ئاوتارە جوان و قەشەنگە تازەوەر کۆتن کەنار و دەشا بیە هەورامان ماچی بەهەشتا یاخوا هەورامان بەرز بۆ پایەت هەزار و چون من بنیشە سایەت چی بەشە جە بەرنامە و فیستیڤاڵەکەینە گۆشدارنە پێی دەنگەوەش و ڕەسەنەکە و بەڕێز مامۆستا شەفیع کەیمنەیی جەناب شابە فەرماوە سەلامن عەلەیک هەمووتان بەخێر بێن بەسەر چاو یاخوا بەخێر بێن مێمانی ئازیز یا ڕۆژی بەهار یا شەوی پاییز چوار فەسڵەی وەشا نەک وەکوو بەهار باگوڵی بەربەیە هەزار بە هەزار تخيسي أو شماني هابي ميلي واني ما أخسيام وشي ماني أبي لي يهور من جاقي هابي ميلي واني ما أخسيام وشي ماني أبي لي باشتي أشقي هابي ميلي واني مجاء ماني أبي لي أحرى ماني هامي ميلي شتي مجاعتنا وويه أبي يا أبي لي جعفر جيني كم هامي ميلي واني بجابه روبي يا أبي إلهي سريش كمني هابي ميلي واني متخافيني جيبي ياري يا أبي بخواتيني واشتر صديقي وعقيد يا هرقيزني ياري يا أبي لي يا بيتختي هابي ميلي واني رجاء حرايز سنة أبي إن عشارة أرهابي ميلي دور ولا جاقي وابوكي نانا أبي يصوصني ليلى أرهابي ميلي واني يا أخدي أمورين لدورا أبي لي
عاشقان هامي ميلي شاشيما ضروشا رزورا هي تربى من شيها بميلي شاشيما أغواني بخوالنا ورفيقها بميلي واني مياخذني ويل ديارا يتر وشيتا السلام زۆر سپاسی بەڕێز هونەرمەند کاک شەفیع عشقی ئێوارەی سەرڕێیکانی بەردەداتە سڵ کڵپەی گۆرانی ڕۆژ ئاوا ئەبێ و چەم تاریکدایە دەنگی کنالەیل هەردوایی نایە سیا چەمانە بەهەشتی عشقا ئەم هەورامانە ئێستاش لەگەڵ خانمی لە شارە جوانەکەی سنەوە بە هاوکاری گروپی هەڵپەڕکەی مەڵبەندی ڕۆشنبیری هاورامان و بە هاوکاری گروپی موزیکی هاورامان با بفەرمونون.
بروسکەیەکی پیرۆزبایان پێگەشووە لەلایەن کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کە من مەحرابی ئەبرووی تۆ مەقامی سەجدەگاهم بێ ئیتر وەک زاهیدی خود بین لە مەعۆیدی چنانم چی شەوم وەک ڕۆژی ڕووناکە لە شعلەی ڕوومەتی ئاڵت بەڵێ یەکبارە باون بێ لە ماهی ئاسمانم چی بە من قەت نادرێت تەفسیری ئاياتی سەری کوڵمت گرانە تاهرا بۆ من لە تەفسیل و بەیانم چی ئێستاش گروپی هەڵپەڕکێ یانۆس سیاچەمانە با بفەرمێ والله بناصي
کەم بەخەندە بێلام حیفە تەعنم لێ ئەدەی لێم گەڕێت و بێخوا ئەم جارە دەردم کاریە دڵ لە شامی پەرچەمی شەودا بەدایم بێخەوە چونکە ئێشکشی لە شەودا عادەتی بێداریە ئێستاش هونەرمەندی دەنخۆش هەورامی سیروان لە هۆنی با بفەرمێ پێشای سوسن خاڵانێ ئەیوەی کناچی پێشای سوسن خاڵانێ خەیلی وننامەوە ئاخ پەیلای من نامانێ خەیلی وننامەوە ئاخ پەیلا من نامانێ وفايل تو كام بي وفا كام بي شريتو دي بيمانو بيقال كام بي شريتو اي بيمانو بيقال اي ويكيناتي بيشاي سوسن خالاني الهوكيناتي بيشاي سوسن خالاني خيلي وننامو اقبينا ونناماني خيلي وننامو بيبينا ونناماني وفاني بي جاتي دان الآثاري كي وفاني بي جاتي دان الآثاري اي ويكيناتي بيشاي سوسن خالاني الوكناتي بيشاي سوسن خالاني خيلي والنامو اخفينا والناماني خيلي والنامو اخفينا والناماني زۆر سپاس. دەستوەش کاسیوانی بەڕێز
مواشا ججنا وشيا شايا وادي سيرانا رؤيا زايا فصلي وهارا خيمي قلانا إلى خان خلخال روي بلبلانا إيسيج جروبو هوربراي مالبندو روشنبيري هوراماني بهمكاري جروبو موزيكي مالبندو روشنبيري هوراماني هوربرايتا بيشكشكرا فرماو دەستوەشی کەرمێ جە گروپ و هۆرپڕا مەڵبەند و ڕۆشنبیری هەورامانی پێی تابلە جوانە هاڕەی شەتاون نەپایی کۆسارە زایاڵە کەوتەن کۆنە هەوارە پۆلپۆل نەزاران ملان وە کۆسار هەم سەیرانی گوڵ هەم دیانی یار ئیسەیج گۆژدارمێ گۆرانیەوەش بە دەنگەوەشەکە و کاک یاعقوب سۆسەکانی کاک یاعقوب فەرماوە
دلاقياني مودالاني تلك اللواي أغازي ضبيرنا فرساني أمنه دلاقياني أمنه يواري ريت ميوكا أغازي ضبيرنا يواري من عزيزي عاجزي مناني جاري وشون جاران دلاقياني فيلنا فرساني أمنه عزيزي أمني بانتوناري نينو كشتنا دلاقياني توبة جولار دەستوەش کاگیاخۆ باڵەخانەی چەم دڵدێوانەکەت بانە ناوە خاک سەر ئاسانەکەت تکەش عاجز کرد خەیاڵت تێشدا ئازیز بۆ جارێ پابنیە پێشدا هونەرمەندی گەنج کاگرزگار تاریخ بە دەنگەوە شەکەیشۆ گۆرانی ما پێشکەشکەرەوە کاگرزگار فەرماوە سهرينا ناس كولينا ثانينا من كل وشكا آمينا من كل وشكا آمينا
سيران ويما عمرك مكاني الدنيا تصريح بوض مركاني امان وقيما كاني لقياني كاني دسر نسا سارينا دسر نسا سارينا ناس كولينا ثانينا من كل باشكا امينا من كل باشكا امينا كني لقياني شنور مشوه بوض مربكاني إناس صالي عمرك مكاني لكن دان مبوه بوض مربكاني دوسر ناسا سارينا ناس كولينا ذانينا من كل باشكا آمينا من كل باشكا آمينا هر سالا فستیوالی گریه بو هورامان شکاری گری جن فستیواله لسر هنری رسمی هورامان و به تایبت او هنری که گنجانی امر و توانن پی کاریگر یا کاریگری لسر گنجان بی. عزیز بچاره پابنی پیشتا. لخدمت عرض کم. هر تاریخ بدنگ و شکایشو گرانی ما پیش. پارچه ایل کردستان بتواتی کردستان هم یک کلتور و فرهنگی جوازی منطقه کانی خویه یا که هر کامی بهوی جوازی لبواری مثلا کوهستان بونی و منطقه صحرا و گرمی و فرهنگ و کلتوری جوازی خویه ام فستیوالا نوعیاده و زیندو کردنوی فرهنگ و کلتوری ناوچه هورامان برای من تأثیری باشی هیا لسر او کسانی که هاتوان لسر او جیل جوانی که احتمالا شارزاییان لبواری فرهنگی و کلتوری خویانو نبه اما تا راده یک اتوانی او فرهنگ و کلتوری هورامانه بناسینه پیان که اوانیش پیدا چونوی بو بکن و برون تحقیق لسری بکن که بزن فرهنگ و کلتوری و میجوی هورامان چیه که براسی ون نبه مسپاسی
کاگ ئەیۆ بەکەم کە بەڕاستی هەموو ساڵی ئەرکیەوە کێشەی کە فستیواڵی هەورامانەکە بۆ ڕێزگرتن لە فەرهەنگ و شێعر و ئەدەب و کەلتوری هەورامان هیوادارم سەرکەوتوو بێ. سپاس باز بۆ ئێوەی ژیاغ ئێوەی سەرکەوتوو بن کاوا ئیشی هوەریەکەن و پرسیاری هوەری لە ئێماکەن. سپاسدانەکەم. سپاس لە جنابیشی. وەڵاهی ئەمڕۆ ڕۆژێکی خۆش و شادیە، ڕۆژێکە لە گشتی ڕۆژەکان من پێم خۆشە بۆ ئەم بەرنامەیەکە فستیڤالەکە ڕێکیان خەسووە تەشەکوری دەکەین لە مامۆستا ئەیوب لە گشتان لە هەمکارەکانی کە ئەم بەرنامەیانە ڕێکخەسووە. واقعاً من فرە پێم خۆشە، خۆشم هاتووە کە من بەشداری بکەم لەم بەرنامە خۆشە. نقشەخان ئەم فستیڤاڵە پەنجمین فستیڤاڵی هەورامانە هەرتا ئێستا چ کاریگەری و تەسیرێکی بووە لە بواری ژنانە کە ژنانی هەورامان پیان وایە شان بەشانی پیاوان کارەکەن و مافی یەکسانیان هەیە. بێگومان سەرەتا بە خێراتنتان ئەکەم فستیڤاڵەم پێنجەمین فستیڤاڵی هەورامانە هەموو فستیڤاڵ و کۆبوونەوەیەک تەسیری ئیجابی خۆی ئەبێت بۆ کۆبوونەوەی ژنان و پیاوان پێکەوە و ئەم فستیڤاڵەش تەسیری خۆی ئەبێت بەڵام بیرمان نەچێ ژنانی هەورامان هەمیشە کە دەستیان دیار بووە لە بەرەو پێشبردننی وڵاتە لە ڕۆشنبیریە لە گۆرانی وتنە بۆ شتێکی نامۆ نییە بەلایەنەوە بەڵام ئەمە وا ئەکا زیاتر پێشیان خات و کار و چالایەکانیان باشترکە. گۆشێکی بە خێراتنتان دەکەم بە دڵێوی گەرمەوە ئیمڕۆ منەوە لە خۆشیمە نازانم چی بکەم. تەشەکوری ئەوەی دەکەم دەنگە زەڵاڵەکانی ئێمە و گوێگران و هونەرمەندان و هونەردۆسان و زەحمەتی وەج و تەشەکوری ڕادیۆکەتان دەکەم ئەینێرن بە عالەمە. ئیمڕۆ زۆر یاری فەخرەکەین و بە خێراتنی ئەوەی دەکەین و هەموو ساڵێ ئەوە بۆمان بکرێ ئەم جەژنانە بکەین و کورد و هەورامی مەیۆکەوە بیخێنە سەر سەرمان و تەشەکوری لتفی ئەوەی دەکەم. مامۆستا ئازاد ئەمە پەنجمین فستیڤاڵی هەورامانە کە لە نزیک بیارەگیراوە. ئەم فستیڤاڵە بە چ مەبەستی گیراوە و کاریگەریەکانی ئەم فستیڤاڵە لەسەر هەردوو پارچەی هەورامان ئەم دی و ئەو دی چییە؟ بڵێ ڕاست ئەمە پێنجەمین فستیڤاڵەکە ئەگیرێ فستیڤاڵی هەورامان. ئێمە ساڵانی پێشوو بەڕاستی فستیڤاڵی تەنها هەورامان بوو لێرە ئەمان کرد و فستیڤاڵێکی هەورامان ماچۆیچمان بوو یا بڵێن ماچۆ بۆ ماچۆ واچەکان بۆ ئەوانەی کە بە ئەو شێوەزارە قسەکە نزیکن لە یەکوەکو باجەڵان و شەبەک و زەنگەنە و ئەو مەلیکیەکانی مازەندەران و وەکو زازایی خۆراوە ئەوانە ئێمە لەگەڵ ئەوانە بەڕاستی بەرنامەیەکیمان هەبوو بە ناوی ماچۆ زۆرتر ئاکادیمی بوو. ئیمساڵ بەرنامەکەمان تقریبا تێکەڵ کرد کولتوریەکەیشمان هەر لەگەڵ ئەوانە تێکەڵ کرد بۆ ئەوە ڕاستیەکەی ئەمە تەنها کوردستانی بڵێن ئەمدی و ئەودی نییە هەموو پارچەکانی کوردستانە گرێتە خۆی ئەم شێوەزارانە لە یەک نزیکە کاتەوە بەهۆی سەپاندنی دەسەڵات بە هێزی خۆی ئەم سنوورانەی دروست کردووە بۆ ئێمە لە یەک دوور کەوتوونەتەوە بە درێژایی مێژوو ئاگامان لە زوان و شێوەزار و زاراوە و کولتور و فەرهەنگ و ئەدەبیاتی یەکتر نییە. ئەم شتانە بەڕاستی یارمەتیەدا بۆ ئێمە بتوانین فەرهەنگ و کولتور و ئەدەبیاتی خۆمان باشتر بناسین و هەروە بتوانین شتە ڕەسەنەکانی خۆمان بناسین و بیان پارێزین. لەگەڵ پاراستنی ئەو شتە ڕەسەنانە بتوانین پەرە بدەین بەو شتانەی کە هەمانە بەڕاستی. جەنابەت ئەزانی وەکو هەورامان خۆی مەڵبەندێک بووە کە مەڵبەندی ڕۆشنبیری بووە پەروەردەی شاعران بووە شەخانی تەرەقەتی نەقشبەندی کە ئێمەی لە بیارە دانیشتوین بیارە بە ئەزهەری کوردستان ناوە برێ شاعرانی وەکو مەولەوی و مەحوی و نالی و ئەمانەی بۆ ئێمە پێگەیاندووە هەزاران گەورە پیاو کە لە مێژووی ئەدەبی کوردیا دەورێکی گەورەیان بوو وەکو مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕەس وەکو مامۆستای نۆتشە وەکو موفتیزادەکان بە شێوەیەکی گشتی هەمویان ئەمانە هەموو پەروەردەی ئەم دەڤەرن. شاعری وەکو مەلا حەسەنی دزڵیمان بووە وەکو هەورامی کە هەستێکی نەتەواتێکی زۆر بەهێزی بووە شۆڕژگێڕی وەکو مەحموودخانی دزڵیمان بووە وەکو جافرسانمان بووە. بەڕاستی تەنانەت شێخ و بەگ و خانەکانیش لە هەورامانە وەکو ئەو شتە بڵێن سنەتیە یا تەقلیدیە نەبووە ئەمان خزمەتیان کردو. بەڕاستی شێخەکان ئەوەتە خزمەتی ڕۆشنبیری و فەرهەنگی و ئەدەبی بەگەکان خانەکان هەستی نەتەواتیان زۆر بەهێز بۆ جافرسان خزمەتێکی زۆری کردووە بە هەورامانی لەهۆن مەحموودخانی دزڵی
مەنزڵی بە هەمان شێوە جای ئەمانەوە بەڕاستی وردە لە ڕێگەی ئەم فستیڤالانەوە ئەو کەسایەتیانە زۆرتر بناسێنینەوە بە جیلی تازە پێگەیشت و بە جیلی جوان بەەوە بزانن کە ئەو ڕچەی ئەوان بگرنە پێشیجی نەبێت. هەستەکەم من ئەو جۆرەیە کە خەڵکی هەورامانی ئەم دوو ئەو دوو بەشداری بکەن بەشداریان نەکردووە. بەڵێ زۆر هاتوو بەڵام ئەو بەشداریە کە بۆ هەورامان گیراوە نهاتون هۆکاری چییە؟ واللهی ئەتوانێت زۆر شت بێ یەکەم بە نسبەتی ئێرەوە خۆ دەزانی ئیسە بانگەشەی هەڵبژاردنە لەوانەیە زۆر کەس ئیشی هەڵبژاردننی هەبێ یا خۆی بپارێزێ لەوە کە نێت ئێرە نەکا بەو شتە تەواو ببێ چەندین چالاکی تریش بەڕێوە بوون لە ماوە فستیڤاڵی جافە بوو فستیڤاڵی هەورامیکان لە دەرەی مەڕ هەبوو شتی لەو بابەتە ئەتوانێت بوو بێتە هۆکارێک کە مەسەن خەڵک وەکو ئەوەی کە ئێمە هەڵچەنی سە خەڵکێکی ماشەڵڵا زۆر و زەبەنات وەڵام ئەیتوانی زۆرتریش بێت خەڵکانی ئەودی و هەورامانی ئەودی بەڵێ هەورامانی تەخت و لۆن ئێوە داوەتان کردوون هاتوون یا بۆ خۆیان هاتوون بەڵێ ئەوەی کە بابەتی بوو بێ نووسراوی بوو بێ بۆ جەناب دەزانی ئێمە شەمە و یەکشەمەج لە سلێمانی هەر ئەم فستیڤاڵە بەردەوامە بەرام بە شێوەیەکی ئاکادمی لە هۆڵە ئەکرێ بۆ پێشکەشکردنی بابەت و لێکۆڵینەوە هی ئەو کەسانە کە بابەت و لێکۆڵینەوەکان لێ وەرگیراوە 12 بابەت وەرگیراوە لە بواری شەعر و چیرۆک و پەخشان و ئەو شتانە ئەوانەی کە بابەتەکانیان وەرگیراوە داوت کراون ئەوانەی کە بابەتی نەبووە بەڕاستی ئێمە لە ڕووی ئابووری و نەمانتوانی مەسەرن بڵین با 100 کەس 200 کەس داوتکەین بەڵام وەکوتر فستیڤاڵەکە کراوەیە بۆ هەموو کەسێ بەخێر بێت بۆ ئەو فستیڤاڵە بەڵام وەکەوە کە ئێمە بتوانین خەرج و مەسرف و مانەوە و ئوتێل و شانەی بۆ دابینکەین نزیکەی تقریبا 40 کەس توانیمانە ئێمە ئەو خزمەت گوزاریانە بۆ ئامادە بکەین. زۆر سپاس هیوادارم ساڵی داهاتوو بەشتر و بەرزتر و زۆر سپاسەکەم هیوادارم ئێوەش بتوانن لە بەرنامەکانی خۆتانە جێگەیەکی بەرنامەی هەورامiyەکی زۆرتر تایبەتتر بکەنەوە ئەمجارە بە ئێوەش بە تین و پڕتر بتوانن بەشدار من لەگەڵمانە میدیا و ڕاگەاندنی کوردی بەڕاستی ئەتوانێت دەورێکی باشی هەبێ لە پاراستنی مێژوو کە لە پوری کوردەواری بێدەست بدەینە دەستی یەک هەمومان بەبێ چاوەڕوانی هیچ شتێک و بەبێ ئەوەی بترسین لەوەی کە ئەمە جیاوازیە یا جیاخوازیە یا ئێمە مەبەستمان یەکگرتنی هەموو کوردستانەکانە هەمومان یەکین هەموو کوردین لە هەر پارچەیەکی کوردستانەکە بین سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوە ئێشە و هەم دیسان دەروون پڕخەمەن ئەساسەی ماتەم جەلامان جەمەن نەتاوی دووری دڵبێ قەرارن بینایی دیام جەخەفەت تارن هونەرمەندی بەڕێز کاک جەلال حسەین گۆرانیەوە تایبەتش هەن پێی فستیڤاڵەکەی با گۆشدار بێت دەنگەوەشەکە و کاک جەلال فەرماوە. گردش خاڵخاڵە ئاوەڵە نەورامان دەبەرەکەما خەڵخاڵە ئاوەڵە نەورامان دڵ و گردی ماوەش حاڵە ئاوەڵە نەورامان ئاروڕوێن ویسماوە ئاوەڵە نەورامان ئاروڕوێن ویسماوە ئاوەڵە نەورامان ئەورامانین ئاوە نەورامان پێشەبەک و باجەڵانین ئاوە نەورامان یا زەنگن و گێرمیانین ئاوە نەورامان پەیزازا و دەرسی مووانین ئاوە نەورامان پەیزازا و دەرسی مووانین ئاوە نەورامان
خاو پیا خاسن ئاوەڵان نەورامان خەڵکی پانێش ناسن ئاوەڵان نەورامان هەورامان تو ئاوەڵان بی ئاوەڵان نەورامان پەیمێمانە دیواخان بی ئاوەڵان نەورامان پەیمێمانە دیواخان بی ئاوەڵان هەورامان شار زوری ئاوەڵان نەورامان ماوە و سەر بەرزی و ڕووسوری ئاوەڵان هەورامان دیارەندی ئاوەڵان هەورامان هەم لا دەرگا هەم شارەندی ئاوەڵان هەورامان هەم لا دەرگا هەم شارەندی ئاوەڵان هەورامان گردش خاڵخاوە ئاوەڵان هەورامان دەبەرەکەمە خاڵخاڵە ئاوەڵان هەورامان گردی ماوەش حاڵە ئاوەدان هەورامان ئارو ڕوون بیستم ماڵە ئاوەڵان هەورامان ئارو ڕوون بیستم ماڵە ئاوەڵان هەورامان